والله من لسر أو هێرشانەی کە وڵاتی تورکیا دەوڵەتی تورکیا ئەیکا لە باشووری کوردستان من یەک پرسیار ئاراستەی حکوومەتی تورکیاکەم با بڕوان مێژووی هێرشە عەسکەریەکان لە سەدەی هەژدەهەمەوە تا ئێستا کۆکاتەوە مێژووی هێرشە عەسکەریەکان زنجیرەی هێرشە عەسکەریەکان لە سەدەی هەژدەهەم بۆ نۆزدەهەم بۆ بیستەهەم کۆکاتەوە و بیر لەوە بکاتەوە بە درێژایی ئەو 200 ساڵە لە کوردستانە چەند ڕاپەڕین چەند شۆڕش بەردا بووە ئایا کورد ئێستا پێشکەوتوتر نییە لە باکوور قارەمانتر نییە لە باکوور خۆڕاگرتر نییە لە باکوور خەباتی مەدەنی نییە لە باکوور لەو کاتێک کە لە زەمانی عوسمانی تا ئاگاتە زەمانی کەمالیستی نەیانێژ یەک پەرلەمانتاری کوردستان لە پەرلەمانی تورکیا بێ ئایا ئێستا لە شارەوانیەکان لە پەرلەمانەکان نوێنەری کورد بە هەڵبژاردننی ئازاد بەو هەموو دژایەتیە لەوێ هەڵە بژێڕێن یا هەڵ نابژێرێن کەواتە بە هێرشی عەسکەری بە درێژایی مەژوو سەر نەکەوتووە ئەم هێرشەش پێم وایە دەوڵەتی تورکیا دوا بەڕابەی عەسکەری خۆی جێبەجێەکە بەڵام بە خوێندنەوەی من خەباتی مقاومەت لە باکووری کوردستان لە ناو ناچێت و سەر لە نوێ دیسانەوە بێ بیر لە چارەسەری سیاسی